لە هێرشێکی چەکدارانی داعش لە سنووری دووسخورمات و گوندی زەرگەدا بۆ سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان و لیوای 11 و فەوجی 3 لە ئێوارەی ڕۆژی 29 هەفتی 2017دا بە خوێنی شەهید نیهاد کەریم و هاوڕێ و هاوسەنگەرانی توانرا بەرپەرچی چەتەکانی داعش بترێتەوە و تێک بشکێنرێن و نەتوانن بە مەرامە گڵاوەکەی خۆیان بگەن. وەکە سوکاری شەهید نیهاد برادۆستیش دەڵێت ئێمە شانازی دەکەین کە ڕۆڵەکەمان لە برادۆستەوە زیاتر لە 200 کیلۆمەتری بڕیوە و چووەتە کەرکووکی قودسی کوردستان لەوێوە بە دوژمنەکانی گەلی کوردستانی وتووە ئێرە کوردستانە و بە خوێنی خۆمان پارێزگاری لە خاکی گەوهەری کوردستان دەکەین. سرفرازم ناكم شهيدة ونا آخر شهيد شبيه أنا إما برادوست ولا بنمالا كمان بخير بن سرساوة وبيام أوانيا بردوام بين سأو ربازة بردوام بسبش مرقاتي أما دينا لو كردستان خبات بكين حتى وكويك لما إخوت مثل خمر معايا أما دينا في المامرجين زور بسر برندين أو كشهيد بويا شهيدة لمنطقة برادوست لمنطقة برادوست كتوينا لبريم 200 كيلومتر 300 كيلومتر كلا بردي زرقي ليو شهيد بويا أما شانازي بيبكين شانازي كانش بويدا كسشي موانية لسشتشي خراب شهيد بيبي لسه خاك وطني خون أو يكم شهيد ودوم شهيد شنيا شهيد زياترش أدينو وكم منطقة خوشمان هر زيشي ديش بي نك هر لا يكركون بي هر زيشي لكردستان بي أما أتواني دفاع بكينو بشتين لهر زيشي دي كانش بي دواتريش بنمالي شهيد نيهاد برادوستي رايان جيان کە ڕێبازە پیرۆزەکەی شەهیدی برادۆست بەرنادەین و تا دڵۆپێک خوێن لە جەستەمان مابێت بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان دەکەین کە چۆن شەهیدی برادۆست نیهاد کەریم لە برادۆستەوە ئامادە بوو بچێت لە سنووری کەرکووکی قودسی کوردستان بە خوێنی خۆی بنووسێت ئەمە سنووری خاکی پیرۆزی کوردستانە. شانازیە پێوێکم پێ سەربرندم لە خاکا کوردستانی شەهید بووی ئامادەمە بچم لەوتێ لە حەدودەی کوردستانی لە جێنی هادێ ڕاوەستم بەرگری ئەو داعشە پیسانە بکەم شەڕێ داعشا بکەم خۆ لەوتی بە کوشتندەم زۆر پێ سەربرندم کو هاوڕۆ برا من لەسەر خاکا کوردستانی شەهید بووی زۆر شاناسی پێکەم. پەیاممان ئەوەیە بۆ هەموو تیرۆرستان بۆ هەموو دوژمنانی گەلی کورد کە ئەمە بە شەهیدێک و 100 شەهید و 1000 شەهید کۆتایی نایە ئینشاء الله بە حەول و قەوت نەخوای دەبێ ئەوان کۆتاییان بێت و ڕسوا ببن. لە میحوەری دووسخورماتووی لە زەرگەی شەهید بووە ئەوە پێنجەمین شەهیدە لە بنەماڵەی مە شەهید ببی ئەمە ئامادەینە ئەوانی کە چەر هەموو خۆ بە کوشتن بدەین لە ڕێگای کوردستان. شەهید نیهاد کەریم خدر لە ساڵی 1990 لە دەڤەری برادۆست لەدایک بووە لە ساڵی 2009 ژیانی هاوسەری پێکهێناوە و دواتر لە ساڵی 2010 بووە بە پێشمەرگە تا ئەو کاتەی لە ڕۆژی شەممە لە 29 هەفتی 2017 لە گوندی زەرگە لە سنووری دووسخورمات شەهید دەکرێت دەچێتە ڕێزی کاروانی شەهیدانی کورد و کوردستان. شەهیدی برادۆست نیهاد خاوەنی 3 مناڵە بە ناوی سێبەر و سەودا و ڕەهند ئەوان هەر لە خەودا بوون چونکە ئەیانزانی باوکیان پێشمەرگێ و لە بەرەکانی جەنگدایە دیفاع لە خاکی گەوهەری کوردستان دەکات. لە سایەی شەو نخوونی باوک و برا پێشمەرگەکان کوردستان ئارامە و نەیانزانی باوکیان شەهید بووە. وڵات برادۆستی گەلی کوردستان سۆران.